إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئەوڕۆ بە کورتی دەڵێن گەنج و خۆپارێزی لە حەرام. ئایا ئینسان چۆن پارێزراو دەبێت لەوەی کە نەکەوێتە ناو حەرامەوە؟ خوا پەنامەندات. زۆر هۆکار هەن، بەڵام بە کورتی ئێمە سێ هۆکار باز دەکەین. یەکەمیان دەڵێن ئەی گەنج، پەیوەندیت لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بێ و بەرامبەری خوای پەروەردگار دڵسۆز بە، خودای پەروەردگار بەندەی خۆی دەپارێزێت. دووهەمیان دەڵێن لەو شوێنانە دوورکەوە کە تاوانیان تێدا دەکرێت، لە هۆکارەکانی کەوتنە ناو تاوان دوورکەوەوە. سێم لە دوای ئەوە ئەنجا دوعا بکە و بپاڕێوە لەبەر خودای پەروەردگار بۆ ئەوەی کە خوای گەورە پارێزراوت کا، خوای گەورە هەموو لایەک پارێزراو کات. یەکەمیان ئینسان کە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بوو، بەرامبەری خوای پەروەردگار دڵسۆز بوو، خوای پەروەردگاریش بەندەی خۆی دەپارێزێت. وەکو چۆن یوسف پێغەمبەر سەڵات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت کە نمونەی گەنجێکی داوێن پاک و دەست پاکە، سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت، کاتێک کە خراپە ڕووی تێدەکات، خوای پەروەردگاریش خراپەکەی لەسەر لا دەدات. كذلك لنصرف عنه السوء والفحشاء. ئێمە ئاوا بەو شێوازەیە خراپە و خراپەکاریمان لە یوسف لادا. بۆچی؟ چونکە إنه من عبادنا المخلصين، چونکە ئەو لە بەندە هەڵبژێدراوەکانی ئێمە یاخود لە بەندە مخلیسەکانی ئێمە بوو. بۆیە ئێمەش کاتێک کە خراپە ڕووی تێکرد، خوای گەورە دەفەرمێ ئەو خراپەیەمان لێلادا و پارێزراومان کرد لەو خراپەیە. کەواتە ئینسان کە پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا بەهێز بوو، ئەوە بێگومان خودای پەروەردگاریش بەندەی خۆی دەپارێزێت. ئیبراهیمی کوڕی شەیبان دەفەرمێت هەر کەسێک دەیەوێت لە ڕیزی چاکەکاراندا هەژمار بکرێت، ئەوە با لە بەندایەتی بۆ خودای پەروەردگار دڵسۆز بێت، واتە لە پەرستنی خودای پەروەردگاردا دڵسۆز بێت. ئەی ئینسان هەوڵ بدە خۆشەویستی خوای گەورە بەدەست بێنی. خوای پەروەردگار هەر کەسێکی خۆش بوێت لە بەندەکانی دەیپارێزێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إذا أحب الله عبدا حماه الدنيا. ئەگەر خوای پەروەردگار بەندەیەکی خۆش ویست، ئەو کاتەیە دنیای ئەو کەسە دەپارێزێت، ئەو کەسە پارێزراو دەکات لە دنیادا. هەروەکو چۆن ئێوە کەسێک کە نەخۆشە شتێکی بۆ خراپە دەیپارێزن و پارێزگاری لێ دەکەن و پێی نادەن، خوای پەروەردگاریش بەو شێوازەیە بەندەی خۆی دەپارێزێت. ئەی گەنج وەریابە، بەردەوام لێشاوی خراپە و خراپەکاری ڕوت تێدەکات. بەڵام ئەگەر خۆپارێز بی، پەیوەندیت لەگەڵ خودای پەروەردگاردا بەهێز بێت، دڵنیا بە خوای گەورە دەتپارێزێ، وەکو چۆن خوای گەورە پیاو چاکان و پێغەمبەرانی پاراستون سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. با گوێ لەو بەسەرهاتەیە بگرین کە بەسەرهاتی ڕەبیعی کوڕی خەیسەمە کە یەکێکە لە پیاو چاکان و لە تابیعین خراپکارانی ئەو سەردەمەی خۆی ئافرەتێک ڕادەسپێرن و
مقدارێک پارەی پێدەدەن پێی دەڵێن بڕۆ ڕەبیعی کوڕی خەیسەم تووشی خراپە و فیتنەکە لە بەرامبەردا 1000 درهەمی ئەو کاتەی پێدەدەن. هەروەکو چۆن ئێستا زۆر کەس هەیە کە خوا ماڵی پێداوە یاخود بە ماڵی خۆی نا بە ماڵی خەڵک، لە جیاتی ئەوەی کە خەڵک بەرەو ئاراستەیەکی دروست ببات، لە جیاتی ئەوەی کە گەنج پەروەر دەکات، هەموو شتێکی خستۆتە خزمەتی ئەوەی کە خەڵک لە خشتە ببات، لەوەی کە خەڵک بێهۆش و سەرخۆش کات، لەوەی کە خەڵک بەرەو ئاقارێکی خراپ ببا و تووشی فیتنەیان کات. خوا پەناماندات. خراپکارانی ئەو سەردەمەیەش ئابە و شێوازەیە 1000 درهەم دەدەن بە ئافرەتێک، پێی دەڵێن بڕۆ ڕەبیعی کوڕی خەیسەم تووشی خراپە و خراپەکاری بکات. کاتێک ئەو ئافرەتەیە دەچێتە سەر ڕێگای ڕەبیعی کوڕی خەیسەم بۆ ئەوەی کە تووشی خراپەی بکات، کاتێک کە ڕەبیع چاوی پێدەکەوێت دەبینێ ئافرەتێکی سفور و خراپکارە. خوا پەناماندات. بۆیە لەو کاتێدا هاوار دەکات و پێی دەڵێت حاڵت چۆن دەبێ ئەگەر خوای پەروەردگار ئەو ڕنگ و ڕوخسارت لێ بستێنێتەوە و نەخۆشیەکت بۆ بنێرێت، هەرچی ڕنگ و ڕوخسار هەیە نەدمێنێت و ئەو ڕوخسارت تێک بچێت. ئەدی حاڵت چۆن دەبێ لە کاتێکدا کە مەلەکول مەوت بێ لەو کاتێدا گیانت کێشێت، چی وەڵامی خدای پەروەردگار دەدەیەوە لەو کاتێدا خوای گەورە گیانت کێشێت؟ ئەدی چی وەڵامی خوای پەروەردگار دەدەیەوە لە کاتێکدا کە لە ناو گۆڕ نەکیر و منکەر دوو فریشتەن پرسیار لە ئینسان دەکەن؟ چی وەڵامی ئەو دوو فریشتەیە دەدەیەوە ئەگەر بەو حاڵەیە کە ئێستا هەتە بمری و بچیەوە خزمەتی خدای پەروەردگار لە ناو گۆڕدا چی دەکەی؟ ئەدی لە کاتێکدا لە ڕۆژێکدا کە دەوەستێندرەی لە بەردەمی پەروەردگار کە لە دەشتی مەحشەر خوای گەورە پرسیارت لێ دەکات ئەگەر بەو شێوازەیە بمری تەوبە نەکەی ئەدی حاڵت چۆن دەبێت؟ بەو شێوازەیە نەسیحەتی دەکات. بۆیە دەڵێ ئافرەتەکە لە جیاتی ئەوەی کە ڕەبیع تووشی خراپە بکات یەکسەر دەبورێتەوە و کاتێک کە هەڵدەسێتەوە تەوبەیەک دەکات و دەگەڕێتەوە بۆ لای خدای پەروەردگار کە لە دواتردا بە ئافرەتێکی عابیدەی کوفە بە ناوبانگ دەبێت و ناوبانگی دەردەکات. ئەوەندە ئافرەتێکی باش دەبێت دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. جا تەماشاکەن بەڕێزان، لە جیاتی ئەوەی کە تووشی خراپە ببێت بۆ هۆکاری ئەوەی کە ئەو ئافرەتەیەش تەوبە بکات و بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. بۆیە لێرەوە ڕوو دەکەمە هەموو دایک و خوشکێک، ئەی ئەو کەسەی کە تا ئێستا ڕوود نەکردوتە خدای پەروەردگار، ئەی ئەو دایک و خوشکەی کە تا ئێستا سەرپۆشت لەسەر نەکردووە، کە تا ئێستا سفوری و جلی بێشەرعیت لەبەردایە، ئەو ئامۆژگاریە بۆ ئێوەشە بە قسەی ئامۆژگاری و قسەی خوا و پێغەمبەر بکە صلى الله عليه وسلم، بە قسەی پیا و چاکان کە ئەو پرسیارانە ڕووی لە ئێوەشە ئەگەر بەو حاڵەیەی کە ئێستا هاتە ئاوا بمری بچیەوە خزمەتی خدای پەروەردگار لە دوا ڕۆژدا چی وەڵامی خدای پەروەردگار دەدەیەوە؟ ئەگەر لە ناو گۆڕدا پرسیارت لێ بکەن بە تەنیا هیچ کەسێک دەفریاد نایێت، وەڵامت چ دەبێ بەرامبەر بە خدای پەروەردگار؟ ئەگەر بەو حاڵەیە بمریت لەسەر ئەو حاڵەیە دوایی لە بەردەم پەروەردگاردا چی دەکەی؟ دوایی لە دەشتی مەحشەر چی دەکەی؟ هیچ کەسێک بە فریاد نایێت. ئەو ڕۆ دنیایە بەیانی قیامەتە بگەڕێەوە بۆ لای خدای پەروەردگار تاوەکو ژیانت ماوە و تەمەنت ماوە ڕوو لە خدای پەروەردگار بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. دووهەمیان لە هۆکارەکانی پارێزرانی گەنج یاخود هەر کەسێکی دیکەش بریتیە لە خۆ دوورگرتن لەو شوێنانەی کە خراپەیان تێدا دەکرێت و لەو هۆکارانەی کە ئینسان بەرەو خراپە دەبن، خۆ دوورگرتن لەو هۆکارانەی کە ئینسان بەرەو هەڵدێر دەبن. ئەنجا هەر هۆکارێک بێت بەتایبەت ئەو هۆکارانەی کە ئێستا هەن، بەتایبەت گۆرانی حەرام و هەروەها نەزەرکردن و خۆپاراستن لە پێگە ئەنتەرنێتیەکان ئەوانەی کە خراپن، ئەوانەی کە گەنج تووشی فیتنە دەکەن و ئەوڕۆ گەنجیان بێ ئاگا کردووە و بێهۆش و سەرخۆشیان کردووە، خۆت بە دوور بگرە لەو شوێنانە دڵنیا بەخوای پەروەردگار پارێزراوت دەکات. بەڵام ئینسان ئەگەر بێت و بەرەو ئەو شوێنانە بڕوات، ئەگەر بێت و ڕوو لەو هۆکارانە بکات، بەڕاستی پارێزراو نابێت. یوسف پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت کە نمونەی گەنجێکی دەستپاک و ئەمین و داوێن پاکە، لە کاتێکدا کە خراپە ڕووی تێدەکات وەستەبەقە الباب،
بەرەو دەرگا دەڕوات بۆ ئەوەی کە بچێتە دەرەوە بۆ ئەوەی کە ڕاکات لە شوێنی خراپ نەک ڕوو لە خراپە بکات ڕادەکا لەبەر خراپە بۆ ئەوەی کە نەجاتی ببێت ئاوا ئینسان دەبێت ڕابکات لەبەر خراپە ئەو جا ئینسان پارێزراو دەبێت ئەو جا خوای گەورە ئینسان دەپارێزێت دوای ئەوەی کە ئینسان ڕووی لە خوا کرد دەبێت لە شوێنی خراپ پشت هەڵکات دەبێت ڕاکات لە شوێنی خراپ لە هۆکارەکان لە کەناڵە خراپەکان لەو شتانەی کە ئینسان تووشی خراپە دەکەن و گەنج بەرەو هەڵدێر دەبن بەتایبەت لە نەزەرکردن و گۆرانی حەرام کە ئەوڕۆ گەنجیان بێهۆش کردووە عوقبەی کوڕی نافیع بە منداڵەکانی دەڵێت ئەی ڕۆڵەکانم خۆتان بە دوور بگرن لە گۆرانی حەرام و گوێگرتن لە گۆرانی حەرام چونکە بەڕاستی هەر کەسێک گوێی لە گۆرانی حەرام گرتی بێت تووشی تاوان بووە هەر ئەوەندە نییە کە بڕێ گوێ لە گۆرانی دەگرم هەر کەسێک گوێ لە گۆرانی بگرێت با بزانێت کە بەرەو حەرامی زیاتر دەڕوا و بەرەو سەرخۆشی بۆ هێوشی دەڕوات عومەری کوڕی عەبدولعەزیز سێ جار دەڵێ ئاگادارتان دەکەمەوە لە گوێگرتن لە گۆرانی حەرام چونکە گۆرانی ئینسان لە قورئان دوور دەخاتەوە لە یادی خوای دوور دەخاتەوە لە خوای گەورە بێ ئاگات دەکات ئەی گەنج بزانە بێهۆش و سەرخۆشت دەکات بێ ئاگات دەکات دەتباتە دنیای خەیاڵات دوایی تووشی خراپەی دیکە دەبی برم ئیبن القەیم لە ئیغاثەة اللەهافاندا دەفەرمێت ئەو کەسانەی کە عەقڵ و دین و زانستیان کەمە شەیتان فێڵیان لێ دەکات و تووشی تاقیکردنەوەیان دەکات جا یەکێک لە فێڵەکانی شەیتان ئەوەیە کە خەڵک و گەنج تووشی ئەوە دەکا کە گوێ لە فیکە و گۆرانی و چەپڵە و هەڵپەڕکێ و فڵان و فیسار بگرێت ئەوە یەکێکە لە فێڵەکانی شەیتان کە بەو هۆیەوە دڵەکان لە خودای پەروەردگار دوور دەکەونەوە و لە قورئان و لە یادی خودای پەروەردگار دوور دەکەونەوە عایض القەرنی لە یەکێک لە کتێبەکانی خۆی دانووسیویەتی پرسیار لە شێخ عەبدولعەزیز بن باز دەکەن دەربارەی حکمی گۆرانی ئەو گۆرانیەی کە لەفظی حرامی تێدایە کە کوفر و شیرکی تێدایە کە بە باڵای ئافرەدڕە هەڵدەڵێت کە وا دەکات کە ئینسان بەرەو حەرام و بەرەو زینا و بەرەو خراپە بباخوا پەناماندات وا دەکات کە گەنج سەرخۆش و بێهۆش کات کاتێک کە لێی دەپرسن دەفەرمێ بەڕاستی گوێگرتن لە گۆرانی حەرامە و دڵ ڕق دەکات و ئینسان لە خودای پەروەردگار دوور دەخاتەوە ئینسان لە یادی پەروەردگار دوور دەخاتەوە بۆیە خوای گەورە دەفەرمێت ومن الناس من يشتري لهو الحديث ئینسانی وا هەیە قسەی خراپ دەکڕێت خەڵک بەرەو ئاراستەی خراپ دەبات بۆچی ليضل عن سبيل الله بۆ ئەوەی کە خۆی و خەڵکیش لە ڕێگای خوای گەورە دوور خاتەوە ئینسانی وا هەیە قسەی خراپ بەرەو قسەی خراپ دەڕوات خەڵک بەرەو ئاراستەی خراپ دەبات خەڵک بەرەو قسەی خراپ دەبات بۆ ئەوەی کە خەڵک لە قورئان و لە ئیسلام و لە مزگەوت و لە دین دوورکەوێتەوە سبب نزولی ئەو ئاەتە ئەوە بووە کە نەضری کوڕی حارث دەچوو لە وڵاتانی فارس و ڕۆمەکان هەندێک کتێبی دەهینا و چورۆکی دەهینا دەیگوت وەرن گوێ لە محەممەد مەگرن کە ئەو باسی قورئانتان بۆ دەکات و باسی گەلی سەمود و عادتان بۆ دەکات ئەمنێش باسی حکایەتی و فڵان و فیسارتان بۆ دەکەم وەرن گوێ لە من بگرن گوێ لەو نەگرن بۆ ئەوەی خەڵک لە محەممەد دوور خاتەوە صلی الله عليه وسلم سبب نزولێکی دیکەی ئەوەیە پیاوێکی بێباوەڕ ئافرەتێکی گۆرانی بێژ دەکڕێت خەڵک بانگ دەکا بۆ ئەوەی کە ئەو ئافرەتەیە گۆرانیان بۆ بڵێ دەڵێن مەچن بۆ لای محەممەد و گوێ لە قورئان مەگرن وەرن گوێ لەو گۆرانی بێژەیە بگرن ئەوە سبب نزولی ئەو ئاەتەیە کە خوای گەورە دەفەرمێ هەندێک خەڵک هەیە کە خەڵک لە ڕێی خوای گەورە دوور دەخاتەوە بەرەو لەه و لەعبیان دەبات بەرەو قسەی پوچ و بێمانایان دەبات کە ئیبن مەسعود دەفەرمێت سێ جار سوێن دەخوا دەفەرمێ لەهو الحەدیث مەبەستی گۆرانی حەرامە ئەوە کە سەبەب نزولی ئەو ئاەتەیە بەڕاستی ئەوەمان پێ دەڵێت کە ئینسان خۆپارێز نەبێت لە ڕاستیدا بەرەو تاوان و گوناهی زیاتر دەڕوات بۆیە لە زیانەکانی گوێگرتن لە گۆرانی یەکەمیان بریتیە لە ئەوەی کە ئینسان لە یادی خودای پەروەردگار بێ ئاگا دەبێت لە عیبادەتی خوای گەورە دوور دەکەوێتەوە دڵی ڕق دەبێت ئەنجا ئەو کەسە تووشی خەیاڵات و ڕاڕایی دەبێت
ئەنجە ئەو کەسە شەیتان بەسەریدا زاڵ دەبێ و بەرەو خراپەی زیاتری دەبات. ئەنجە ئەو کەسانەی کە گوێ لە گۆرانی دەگرن پەردەی حەیا و شەرمیان نامێنێت لە بینی خۆیان و لە بینی خوای گەورەدا، لە بینی خەڵک و لە بینی ئەودا. نابینن ئەو کەسانەی کە گۆرانی دەڵێن بە شێوازی زۆر بێ حەیا و شەرمانە، جاری وا هەیە لەناو خەڵکدا گۆرانی دەڵێن و خۆیان ڕوود دەکەنەوە بە تایبەت ئافرەتان. پەردەی حەیا و شەرم لە بینی ئینسان و لە بینی خوای گەورەدا نامێنێت. کاتێک کە ئینسان گوێ لە گۆرانی حرام دەگرێت خوای گەورە پارێزرامان کات. ئەنجا هۆکارێکی دیکە ئەوەیە کە ئینسان خۆی لە نەزەری حرام بپارێزێت. ئەی گەنج، چونکە نەزەر هەر ئەوە نییە کە گوناهێکی گچکە بێت. ئینسان بەرەو ئاراستەیەکی خراپتر دەبات، ئینسان بەرەو خەیاڵات دەبات، شەیتان بەسەرتدا زاڵ دەبێت. بۆیە شاعیرێک جوانی فەرمووە کە دەڵێت كل الحوادث مبدأها من النظر. هەموو خراپەیەک لە تێڕوانین و لە نەزەرکردنەوە پەیدا دەبێت. ومعظم النار من مستصغر الشرر. نازانی ئەی ئینسان، ئەی گەنج، ئاگرێکی زۆر گەورە زاری واهەیە لە یەک دەنکەش قاتەیەوە پەیدا دەبێت. لە شتێکی زۆر کەمەوە ئاگرێکی زۆر گەورە پەیدا دەبێت. بزانە لە نەزەرێکەوە جاری واهەیە ئینسان تووشی خراپەی گەورەتر دەبێت و تووشی خراپە بووە. خوا پەنامەندات. محەممەد ڕاتن نابلوسی دەڵێت نەزەرکردن وەکو ئەوە وایە کە سیلاحێک سوارکەی بۆ ئەوەی کە بیتەقێنی. جاوەریا بە ئەی ئینسان کاتێک کە سیلاح سوار دەکرێت، کەسێک بەتەمای ئەوەیە کە شتێک بکات، سیلاحەکەی بتەقێنێ بۆیە سواری دەکات. وەریا بە نەزەر ئاوایە ئینسان بەرەو خراپە دەبات. خوا پەنامەندات. لە توێژینەوە زانستیەکانی ئەوڕۆدا کە لە پێگە زانستیەکان بڵاو کراوەتەوە دەڵێن نەزەرکردن و فلیمە خراپەکان و فلیمە ڕوتەکان، پێگە ئەنتەرنێتی خراپەکان ئینسان کە تەماشایان دەکات، ئینسان بەرەو چەند زەرەر و زیانێک دەبن. یەکەم لەوانە زاکیرەی ئینسان لاواز دەکات. نابینی ئەوڕۆ نسبەتی نەجاح و دەرچوون لە قوتابخانەکان چۆنە؟ نابینن کە قوتابیەکان چۆن تووشی خەیاڵات و بێهۆشی بوون. زانست و عیلم چەند کەم بۆتەوە؟ بەشێکی و هۆکارێکی ئەوەیەکە ئەو پێگە خراپانە و ئەو فلیمە ڕوتانە و ئەو گۆرانی و هەڵپەڕکەیە گەنجی شێت کردووە و بەرەو ئاراستەیەکی خراپی بردووە، وای لێ کردووە کە هۆشی بەلای خۆیدا نەمێنێت. کاکە وەڵڵا چەند مامۆستا دەڵێت قوتابیەکان لە ناو پۆلدا بێ ئاگان، خەیاڵاتیان دەڕوە و ئاگان لە دەرس و لە خوێندن نەماوە. دەیبرام هۆکارێکی ئەوەیە. ئەوڕۆ توێژینەوە زانستیەکان پێمان دەڵێن ئەوە شتێکی زانستیە کە زاکیرەی ئینسان لاواز دەکات. نەزەرکردن زاکیرەت بەرەو لاوازی دەبات. دووهەمیان نەزەرکردن ئینسان بەرەو خیاناتی زەوجی دەبات. خوا پەناماندات. نابینن ئەوڕۆ خراپە و خراپەکاری چەند زۆر بووە لە ناوماندا. خوا پەناماندات. نابینن هەر ڕۆژە و شتێک ئاشکرا دەبێت لە شوێنێک کە چەند شتی دیکە ڕەنگە هەبێ بە دزی بکرێت، خوای گەورە نەبێ کەس ئاگای لێ نییە. برام نابینن هەر ڕۆژە و تووشی بەڵاو موسیبەتێک دەبین. ئەوە هۆکارەکەی چییە؟ برام لە شتێکی گچکەوە دێت، وا دەزانی گوناحێکی گچکە کەمە. برام ئەنجا زۆربوونی تەلاق بەهۆی نەزەرەوە. ساڵی واهەیە ڕێژەی تەلاق زیاترە لە ڕێژەی زەواج. ئەو وڵاتەی ئێمە جاران ئەگەر ئافرەتێک تەلاق بدرا باە وایان دەزانی کە کوفرێکی زۆر گەورە بووە، چون کشتی ئاوا لە ناو ئێمەدا نەبوو. بەڵام ئێستا بۆتە شتێکی زۆر ئاسایی. ئاخرکارە ساد نییە تەلاق لە زەواج زیاتر بێت. برام دەیدەبێت بە خۆماندا بچینەوە. ئەوانە هەمووی هۆکاری خراپبوونی گەنجان و تێکدانی کۆمەڵگایە. خوا پەناماندات. ئەنجا نەزەرکردن متمانە لە بینی ژن و مێردا ناهێڵێت. بەشێکی ئەو تەلاقەش کە ئێستا هەیە هۆکارەکەی ئەوەیە. ئەنجا تووشی چەندان نەخۆشی و دەرونی قەلەقی دەکات. ئەو گەنجەیە، ئەو کەسەیە خوا بەرەو قەلەقی و بەرەو بیرکردنەوە و بۆی هۆشی و سەرخۆشی دەڕوات بۆی ئەو گوناهەیەوە. بۆیە گوتراوە فإن من أطلق نظره دامت حسرته. بەڕاستی هەر کەسێک کە چاوی بەڕەڵا بکات هەمیشە داخ و حەسرەت و پەژارەی زۆر دەبێت. هەمیشە ئەوەی کە تەماشای دەکات لە خەیاڵیدا دەژیێت. کەی دەستی بکەوێت؟ خوا پەنامەندات. کەی بەرەو ڕووی بڕوات، کەی چی بکات و چی بکات و ئاوا بکات.
ئەو کەسەی چاوی بەڕەڵاکە هەمیشە داخ و حەسرەت و پەژارەی زۆرە، بەڵام چاوت بگرەوە دڵت ئیسراحەت دەکات برام. دکتۆر یوسف قەرزاوی قسەیەکی جوان دەکات، دەڵێت بەڕاستی خەتەرەی نەزەرکردن تەنها لەوە دانیە کە ئینسان بەرەو گوناه دەبا و گوناهێکی گچکەیە و بەرەو گوناهێکی گەورەترت دەبات، بەڵکو دەڵێت جێگیری دڵ و دەرونی ئینسان ناهێڵێت، مێشکی ئینسان ئالۆز دەکات، ئینسان بەرەو قەلەقی دەبات، کاکە هەر ئەوە نییە بەرەی گوناهێکی گچکەیە، فکرەی ئینسان تێک دەدات، ئینسان بەرەو قەلەقی و شڵەژان دەبات. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر چەندە فەرمایشتەکە سەنەدێکی ضعیفی هەیە بەڵام معناکەی تەواوە، النظرة سهم من سمام إبليس، کاکە نەزەرکردن تیرێکە لە تیرە ژەهراویەکانی شەیطان. ئەنجا کاتێک تیرێکی ژەهراوی بەرەو کەسێک دێت، هەر ئەوە نییە ئەو شوێنەی کە دەیپێکێت، بەڵکو ئەو ژەهرەیە بە هەموو جەستەکەیدا بڵاو دەبێتەوە لە ڕێگای چیەوە؟ لە ڕێگای ئەو برینەی کە بەو تیرەیە دەپێکرێت. بزانە ئەی گەنج، وەختێک تیرێکی ژەهراوی بەرەو جەستەت دێت، لە ڕێگای ئەو تیرەیەوە ئەو ژەهرە خواپەناماندا بە هەموو جەستەتدا بڵاو دەبێتەوە. جا کەسێک ژەهر بچێتە ناو جەستەی دەبێت حاڵی چۆن بێت برام؟ بیر بکەوە ئەی گەنج، بەلاش نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشبیهی کردووە بە چی؟ بە تیرێکی ژەهراوی شەیطان، خوای پەروەردگار پەناماندات. بۆیە پێغەمبەر دەفەرمێ هەر کەسێک زەمانەتی شەشتم بۆ بکە ئەمن زەمانەتی بۆ هەشتی بەدەکەم. ئەو کەسەی کە شەشتم بۆ جێبەجێ کات، پێغەمبەر زەمانەتی بۆ کردووە برام، زەمانەتی پێغەمبەرە مخالەفەی بۆ نییە، بەڵام تۆپەکە لە ساحەی ئێمەدایە دەبێ ئێمە ئەوە جێبەجێ بکەین. جایەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێ وەغوضوا ئەبصارەکم، ئەی ئینسان ئەی گەنج چاوت بپارێزە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زەمانەتی بەهەشتی بۆ کردووی. ئایا کەمە کە ئینسان زەمانەتی بەهەشتی دەستکەوێت؟ ئەگەر گوناهێکی ئەوەندە هەوەنتە و کەم بوایە لە بەرامبەردا زەمانەتی بەهەشتی نەدەبوو برام. دەیبیر بکەوە ئەی گەنج، لە دوای ئەوەی کە پەیوەندیت لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بێت، لە بەرامبەر خوای پەروەردگاردا دڵسۆز بە، ئەنجا خۆت بپارێزە لە هۆکارەکانی خراپبوون، ئەنجا خۆت بپارێزە لەو شوێنانەی کە خراپەیان تێدا دەکرێت، ئەنجا خۆت بپارێزە لەو هۆکارانەی کە ئینسان بەرە و خراپە و گەنج بەرە و بێهۆشی و سەرخۆشی دەبن خوا پەناماندات. ئەنجا خاڵی سێهەم و کۆتا هەمین دوعا بکە و بپاڕێەوە لەبەر خودای پەروەردگار بۆ ئەوەی خوای گەورە پەناماندات و تووشی خراپەمان نەکات و خراپەمان لێ لابدات، وەکو چۆن یوسف پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. وەختێک کە ئەو ئافرەتە داوای خراپەی لێ دەکات، دەفەرمێ ئەی خوای پەروەردگار، بەڕاستی سجنم بەلاوە خۆشترە لەوەی کە ئەو ئافرەتەیە ئەمن بانگ دەکات بۆ خراپە و خراپەکاری، بەلامەوە خۆشترە بچمە ناو سجن نەک لەوەی کە تووشی خراپە ببم. دوعا بکە و بپاڕێەوە. خوای گەورەش دەفەرمێ ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم، هەر کەسێک خۆی پەنا بدا بە خودای پەروەردگار، خوای گەورەش بەڕێوە ڕێگای ڕاست ئەو کەسە هیدایە دەدات و ڕێنمونی دەکات. ئێمەش دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی بەرەو ڕێگای ڕاست هیدایەتمان دەی. یا ڕەبی خوایە گیان پارێزراومان کەی. یا ڕەبی خوایە گەنجەکانمان پارێزراو کەی لە خراپە و خراپەکاری. یا ڕەبی خوایە گیان گەنجەکانمان سەرفراز کەی و ناجیحیان کەی. یا ڕەبی خوایە گیان گەنجەکانمان پارێزراو کەی لە هەرچی خراپە و فیتنە و بەڵاو ئاشوب هەیە، لە هەرچی خراپە و خراپەکاری هەیە خوایە گیان گەنجەکانمان پارێزراو کەی. یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی کە ئێمە بەرامبەری تۆ دڵسۆز بین، کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ تۆدا بەهێز بێت، ئێمە خۆمان بپارێزین. خوایە داواش لە تۆ دەکەین تۆش ئێمە بپارێزی. خوایە لەسەر ڕاستە ڕێگای خۆت دامەزراومان کەی. خوایە بە ئیمانەوە بمانژێنی و بە ئیمانەوە بمان برێنی. یا ڕەبی خوایە گیان بە ئیمانەوەش زیندومان کەیەوە و هیدایەتمان دەی. یا ڕەبی خوایە گیان لە ڕۆژێکدا کە زیندوو دەبینەوە خەجاڵەتی بەردەمی تۆ نەبین، بە ڕوویەکی سپیەوە بینەوە بۆ لای تۆ توفيق هدايتمان دي ولا سرد شاكا بمان جيني ولا سرد شاكا بمان بريني عاقبتي همو لا يكمان بخير بجري آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.